سەربازی ونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشی و دڵسۆزی کۆمەڵێک کارمەند و پزیشک لە نەخۆشخانەیەک دەگێڕێتەوە کە بوونە تا هیوا بۆ ئەو مرۆڤانەی تووشی سووتان دەبن، مردن بەرەوکی گرتوون و لە چارەسەرکردنیان ناوەستن. لێرە شەونخوونی دەکرێت بۆ چارەسەر و کەمکردنەوەی ئێش و ئازاری ئەو دەردەی کە تەواوی لە شەو دڵ و مێشکی ئەو نەخۆشانەی داگیر کردووە. هیواکانی لە ناو بردوون، بەڵام ئەم دڵسۆزانە بوونە تا پارێزەری گیانی ئەم نەخۆشانە و هۆکارێک بۆ گەڕانەوەی هیوا بۆ ئەوانەی لە چاوەڕوانی مەرگدان. بەشی سووتان بەشێکە لە نەخۆشخانە فریاکەوتنی ڕۆژئاوا چارەسەری نەخۆشی سووتان دەکات. ئەو حاڵەتانەی کە دێن بۆ لایەمە سووتانی نوێیە. ئەو بەشە لە تابقی سێ لە نەهۆمی سێمی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوایە لە چەند بەشێک پێک دێ بۆ نمونە پێشوازی کە بۆ یەکەم جار نەخۆش لەو بەشە سەردانی ئەو بەشە دەکاو. چارەسەری سەرەتایی بۆ دەکرێت وەکو پاکردنەوە، وەکو تیمارکردن، وەکو بەکارهێنانی دەرمان و با بڵێن کەمکردنەوەی ئێش و ئازارەکەی بە موسەکین بە ئازارشکێن. کاری ئێمە کاری پزیشکی، چ پزیشکی پسپۆڕ یا پزیشکی پایە بڵند یا چ کارمەندی تەندروستی لەم بەشە ئەگەر کارەکەی بەراورد بکەی لەگەڵ موچەکەی، ینی بەراورد ناکرێت، چونکە کارەکەی زۆر زەحمەتە. زەحمەتێکەشی لەوە نییە کە بڵێن تەنها ئەرکێکە قورسە. لا بردنی ئەو پێستە سوتاوە یا ئەو بۆنە یا ئەو مادەی کە سووتان دوێتی ئەرکێکی زەحمەتە، تەنانەت نەک هەر بۆ کارمەند، تەنانەت بۆ پزیشکی ئاسایش زەحمەتە بێ چارەسەری ئەو شتانە بکات. تەنها ئەوەی کە ڕاهاتووە کە چارەسەری ئەو نەخۆشانەی کردووە چەند ساڵێک یەڵە ئێستا دەتوانی بێ نەخۆش ببینی بە سوتاوی بە شێوەیەکی کە پێشتر ئێمە مرۆڤ بە شێوە تەبیعیەکەی وەکو پێستی هەیە زۆر جوانە، بەڵام ئەگەر تەسەوڕی بکە پێستێک سوتا بێ چ ناشیرنیە کە چ ناخۆشە، ینی ئەیبینیت بەو شکڵە هەموو کەس ناتوانێت بیبینێ یا بێت دەستی لێ بدایە لە نزیکەوی زۆر جار بۆنەکەی ناخۆشە، ینی وەکو ئەڵێن ینی بارێکی ینی ترسناکە بۆ ئەو کەسەی کە دەیبینی. زۆر جار هاوڵی نەخۆشەکەی یان ئەوانەی کە لەگەڵینە ناتوانن تەحمل ناکەن بیبینن. لەو بەشە چەندین کارمەند و پزیشک وەک سەربازی ون کار دەکەن و کەس نازانێ ئەوانە کێن، کە بوونەتە هیوا بۆ ئەو نەخۆشانەی کە ئاگر سەرتاپەی جەستەیانی داپۆشیوە و بەشێکی لەشیان بووە بە ڕەشوو. سەرنجترین بەش کە پێشوازیە لە نەخۆش، یەکەم جار نەخۆش ڕوولێوێ دەکات، زۆر جار بە بەتانیەکی پیس هێناوێ یان بە چەرچەفێکی پیس یان جلەکەی پیسە. یەکەم کاری ئێمە ئەوەیە کە نەخۆشەکە وەربگرین، چ بە ئەمبولانس بێت، چ بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بێ نەخۆشەکە، ئەو جل و بەرگە سوتا و یان ئەو چەرچەف و بەتانیە شتێ ئەگەر پیس بێ لای دەبین نەخۆشەکە ئەخینە سەر قەڕوێڵەی تایبەت ئەیگوازینەوە بۆ بەشی شوشتن. اینجا دێتن شوێنی تایبەتمان هەیە بۆ تیمارکردن، واتە تەداوی. لەو ماوە کورتە کە نەخۆش دێ بە شێوەیەکی
زۆر خێرا پزیشکی ئێشەگرمان هەیە لەو بەشە لە نزیکەوە دێ نەخۆشەکە دەبینێ و فایلی بۆ دروست دەکا و زانیارەکان وەردەگرێت هۆی سوتانەکەی ئایا بە ئاوی گەرمە ئایا بە ئاگرە ئایا بە مەوادی کیمیاویە ئایا بەهۆی هەورە تریشقە بە کارەبایە هەموو ئەو زانیارانە کۆ دەکاتەوە تا نەخۆشەکە شوشتنی بۆ دەکرێت اینجا بە پێی ئەو زانیاری و ئەوەی کە دەیبینێت ڕێژەی سوتانەکە دیاری دەکات و پلەی سوتانەکە دیاری دەکات و زانیاری تایبەتی نەخۆشەکە تەمەنی چەندە و هۆیەکەی چییە بە پێی ئەوە اینجا مارکرا ئەگوازرێتەوە بۆ بەشی تایبەت ئایا منداڵە مەسەرەن لە 13 ساڵ کەمتر دەستە بەشی منداڵان ئەگەر پیاوە تەمەنی گەورەیە دەستە بەشی پیاوان ئەگەر ئافرەتە دەچێتە بەشی ئافرەتان. سووتان لە حاڵەتەوە بووە بە دیاردا ئەو دیاردەیەش وەک نەخۆشی مامەڵەی لەگەڵ دەکەن کا ڕۆژانە چەندان حاڵەتی سووتان دێتە ئەو بەشە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا. کارمەندەکانی ئێمە ئەوەندە ئەرکەکان قورسە زۆرجار حەز دەکەن لەو بەشە نەمێنن یان بڕۆن هەتا پزیشکەکانمان پسپۆڕەکانمان ینی هەز دەکەن ئیشێکی قورسە تەحمل ناکرێت لەبەر ئەوە ینی حەز بەو بەشە ناکەن ئێمە کرد داوای کارمەندی تر بکەین بەس بۆ نمونە ئەگەر کارمەند بێ بە نەخۆشخانەکەمان حەزی لێ بستە هەموو بەشێک بەس حەزی لێ نێبێتە بەشی سووتان حەز ینی زۆر بە زەحمەت کارمەندێک بۆ لای ئێمە دێت. بۆیە لەم شوێنە قوربانی دەدرێت هەموو کات بۆ گەڕانەوەی ئومێدی سەدان نەخۆشی سوتاو ئەوەی جێگای ئومێد بێت هەوڵ و ماندووبوونی ئەو کارمەندانەیە بۆ ڕزگارکردنیان یان دڵخۆشکردنیان تا دواساتی ژیانیان کە بە دڵێکی ئارام لە ئامێزیان دەگرن و ساڕێژی برینە قوڵەکانیان دەکەن. سەبارەت بە دوای ئەوەی کە نەخۆشەکە داخل دەکرێت لە بەشەکان وەکو باسمان کرد ئەگەر ڕێژەکەی لە 120 زیاتر بوو تەمان ئەو ڕێژەیە تەنها پزیشک دەزانێت کە ئەگەر هەموو لەشی 100 بێ ئەو کاتە مەسەلەن با بڵێن ئەگەر یەک لەسەر چواری نەخۆشەکە سوتابێ ئەو کات دەتوانین بڵێن 125 یان نیوەی نەخۆشەکە سوتابێ دەتوانین بڵێن 150 بەڵام ئێمە چەند یاسا و ڕێنمایی تایبەتمانەیە کە چۆن ڕێژەکە و پلەکە دیاری دەکەین ئەو نەخۆشە کە داخل کرا دەزانین ڕێژەکەی چەندە وەکو باسم کردەگە 120 زیاتر بێ ئەو کاتە داخل دەکریان ئەگەر هەندە شوێنی حساسێ بۆ نمونە دەست بۆ نمونە ڕوخساری بۆ نمونە پێی یان برینەکە زۆر قوڵ بێ ئەگەر ڕێژەکە شکەم بێ زۆر جار داخلی دەکەین. نەشتەرگەری وەک کۆتا چارەسەر لەلایەن پزیشک و کارمەندان بە چەندین کاتژمێر ئەنجام دەدرێت. ئەو نەشتەرگەریانە زۆر ئەستەم و زەحمەتن چونکە خوێن و گۆشت و دەمارەکان بوون بە یەک لە جەستەیەکی سوتاوی پڕ لە ئازار. بەهۆی ئەو نەشتەرگەریە زەحمەتەوە ژیانی سوتاوەکە ڕزگار دەکرێت و دووبارە جوانکاری بۆ دەکرێت و هیوای ژیانیان بۆ دەگەڕێتەوە. بەشێک کە بەشی نەشتەرگەریە وەکو دڵێت دڵی چارەسەریە ئەگەر هاتوو نەخۆشێک بە دەرمانی یا بە مەرحەمی ئاسایی یا بە چارەسەری ڕۆژانەی وەکو باسمان کرد چارەسەری سروشتیە یان دەرمانەیان هەرچیە ئەگەر چارەسەر نەبوو ئەو کاتە پەنا دەبین بۆ نەشتەرگەری. نەشتەرگەریەکە بریتە لەوەی کە نەخۆشەکە برینی هەیە ئەو برینە خۆی چاک نابێ پێز نماوە لەو بەشە یاوەکو پێست لە شوێنێک دەهێنین بۆ ئەو شوێنەی کە برینەکەی پێدا دەپۆشین و پێستی خۆی لە شوێنێک دەگوازینەوە بۆ ئەو شوێنەی کە برینە ئەو شوێنێک کە پێستمان لێ وەرگرتووە چاک دەبێت و شوێنی دیار نابێت ئەو شوێنەشی کە پێستی بۆ دەگوازینەوە برینەکە پێستەکە ئەبێتی ئەو شوێنە و دائەخرە و قەپات دەبێت.
ئەگەرچی لە بەرنامەی سەربازی ون بەشێک لە ئێش و ئازارەکان و ماندوێتی ئەو کارمەندانە و پزیشکەکان نیشاندرا، بەڵام بەشی هەرە زۆری زەحمەتی و قورسی و ئەستەمی کارەکەیان نەکرا نیشان بدرێت لەبەر سەختی برینەکان و شێواوی جەستە و لاشەی نەخۆشەکان. کەم پزیشک هەیە کە بەڵکو پسپۆریش وەردەگریتن لەم بوارە، بەڵام ئیشەکەی ناکە، تەحمل ناکاتن ئەم ئیشەی بکاتن، چونکە بەڕاستی تەحملەکی زۆر زۆری دەوێتن و کارمەندەکەش تەحملەکی زۆر زۆر دەوێتن. ئەرکەکی زۆر پیرۆزە بەڕاستی ئەم کارمەندانە کارمەندی زۆر ئازا و لێ هاتوونە، چونکە لەگەر نەخۆشیەکی کە لەگەر حاڵەتێکی کە ڕۆژانە ڕوودەداتن، کە حادیسەیە کە ڕوودەداتن کە زۆر زۆر بووە ئەو فترەیەی، ئەمە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی. هەموو کارمەندێک هەموو پزیشکێک ناتوانێت ئەو کارە بکە، ئەو کارمەندە بە چەند ساڵێک ڕاهێنراوە بۆی بتوانێت ئەو ئیشە بکات. ئیشەکە زۆر زەحمەتە، زۆر بە لێبوردەی، زۆر جار نەخۆشەکە ئێش و ئازاری هەیە، هاوار دەکا بەسەری، زۆر جار یانی تەنانەت قسەی نەشیاویشی کردووە نەخۆشەکە. کارمەندەکانی مەوەنە دڵیان گەورەیە، زۆر بە لێبوردەی وەریان گرتە و ئیشەکەی بۆ دەکەن، زۆر جار زۆر لە هەوڵدان لەگەڵی کە تەحملی ئێش و ئازارەکان بکە، هەتاوەکو تداویێکی جوانی بۆ بکەن، ئیشەشی جوانی بۆ بکەن. زۆر جار لە جێی خوشک و برای نەخۆشەکەن، تەنانەت خوشک و برای لەوێنی ئەوان هەوڵ دەدەن لەگەڵی بە قسەکردن بە ڕێنمایی بەس بۆ ئەوەی چارەسەرێکی جوان وەرگێت. زۆربەی ئەو سوتاوانە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی ڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن. ئەمەش لە ئەنجامی نەبوونی هۆشیاری لەسەر چارەسەرکردنی کێشەکان و تێنەگەیشتن لە زیانگەیاندن بە جەستە و ڕۆحی خۆت لە ئاکامی تووڕەیی و زاڵ نەبوون و چارەسەر نەکردنی گرفتەکانەوە ڕوودەدات. بۆیە لەم بەرنامەیە سەربازی ون ئەو پەیامە دەخاتە ڕوو کە زۆر جار بڕیاری هەڵە و خۆسووتاندن لە جیاتی چارەسەر ڕوبەڕووی چ ئازار و دەرد و مەینەتیەکت دەکاتەوە کە بۆ هەتایە بەدەست ئێش و ئازارێکی بێکۆتاوە دەناڵێنیت. مەترسی هەیە لەسەر کاری ئێمە وەکو پزیشک لەبەرەوەی نەشتەرگەریەکان قورسن، زۆر جار بەهۆی ئەو پیسی و ئیلتیهاب و بەکتریایە لەوانەیە ئێمە بگوازرێتەوە بۆ ئێمە ڤایرۆسێک لە نەخۆشەکە بۆیە بۆ ئێمە یان بەکتریایەک یان تووشی هەوکردنی هەناسەی بێ، لەوانەیە بەهۆی هەناسەکەی بەهۆی خوێنەکەی بگوازرێتەوە بۆ ئێمە. تەنانەت کە ئێمە دەشتچینە ماڵەوە زۆر جار ئەبێت ینی خۆمان تاقیم بکەین لەبەرەوەی نەوە تووشی ماڵ و مناڵمان بێ. لە ڕووی ئیشەکەشەوە ینی نەشتەرگەری بۆ نمونە ئیش ئێمە بە ئامێری تیژ و بە دەرزی و بە چەقۆ و بەوانە دەکەین، زۆر جار بۆتە هۆی بڕینی دەستی خۆمان یان شوێنشی خۆمان زامدار کردووە. جگە لەوەی لە خۆتوڕی ترمان هەیە ینی وەکۆی زۆر جار هەندێک کەس هەیە هاوڵی نەخۆشە قسەی ناخۆشمان پێ دەڵێ، شەڕمان لەگەڵ دەکەن، تهدیدمان دەکەن، یعنی زۆر جار بە ئوسلوبی جیاجیا. ماوەی 10 ساڵە لە سوستان کار دەکەم، لێرکانە ڕۆژانە کاری مە بەیانیان سەعات 8 لێرە ستافەکان ئامادە دەبن، 8 تا 8 چارێک هەموو ستافەکان لێرە کۆ دەبینەوە. سەرەتای هەموو شتێک لەسەر نەخۆشەکان دەگەڕێم، زانە کاری پێویستیە لە بۆ نەخۆشەکان بکرێ، دوایە دەست دەکرێت بە تەداوی. ڕۆژانە زۆربەی نەخۆشەکان دەشۆین بە ستافەکانی خۆمانیان بە لەگەر ئەو هاوڵی گەلەگەریی نەخۆشەکانمان دەشوین و ئامادەیان دەکەین لە بۆ تەداوی. تقریبان 8 و هەتا 9 دکتۆرەکانی ئەخسایی دێن دەگەڕێن، هەموو نەخۆشەکان توڵی دەکەین، واتە ڕاوەندی لەسەر هەموو نەخۆشەکان دەکەین، چیان پێویستبی ئەو کاری پێویست و ڕۆژانە میدیکیشنە یان شتێکی هەر شتەکە دکتۆر ئیزافی بکە حەمەلیاتە و هەر کارێککە پێویست بکرێت لە بۆ نەخۆشەکان دابین دەکەیت. بینان کە هەر دەینە ئێرە دەچینە ناو نەخۆشان، عادەتەن یەکەم جار ڕاوەندی قسەیان لەگەر دەکەین، چیان پێویستە چیان دەوێت، سەیریان دەکەین، درێسینجیان هەیە، فلوت ڤایتەڵ ساینسیان دەگرین، فلودیان لۆدا دەرین، درێسینجیان دەکەین. کە درێسینگمان کرد ئیشیان زۆر زۆر پیسە، جاروەیە ریلیتیڤی کەیسی مرافقی نەخۆشی ناتانی لە ژێری لەگەرمان ببینێتەوە. ئێمەش هەر دەستین تەداویەکەی خاوێن دەکەینەوە، جاروێ شوشتنی لۆ دەکەین، جوان ئەوجە دوایە خاوێنی دەکەینەوە،
ئیشەکانی لە جێبەجێ دەکەین. ئێمە ڕۆژانە کە تەداوی دەکەین زەحمەتێکی زۆر دەبینین، زۆر لەگەڵ نەخۆشەکانمان دوو دەبین، دەبی تحملی نەخۆشەکان بکەین کە ئەوەندە لەگەڵیان مادووینە، ئیتر دەبی بیکەین ئیشەکان زۆر زەحمەتە، زۆر ئەرکمان لەسەرا، زۆر مادووبوون دەکەین، بەڵام ئێمە کەچی ئینسانی ئەرچی سەرسانی خۆمان ڕادەپەڕێنین، نەخۆش ڕۆژانە زۆر زەحمەتمان پێدەبەخشێت، زۆر ئەرکمان دەداتێ، بەڵام ئێمە هەرکو گوتمان ئەوکو ئەرکێکی ئینسانیە دەبێت جێبەجێ بکەین. نیگەرخان باشتر ئێستا بەگوێ ستافەکان بکە سوتان هەندێک بە ئازارە وەکو بەشەکانی تر نییە، یارمەتی پەرستارەکان بدا، یارمەتی دوکتەر بە ڕێزەکان بدا لە کاتی تەداویکردن و لە کاتی عیلاج وەرگرتن. خۆت ئارام بکەوە، هەندێک ئازار دەبێت لە کاتی تەداویکردنی برینت. ڕۆژانەش بەگوێی ڕاڵی ستافەکان هێرە بکە، پەرستارەکان هەروە و ئامۆژگارانی کە من پێ دەڵێم ڕۆژانە سەبار بە خزمەت گوزاری دەرونیەوە جێبەجێ بکەیت. هەروە وەرگرتنی خۆراک و هەروە ڕاضەکردن وەژەکردنی وەرزشکردنی ڕۆژانە، ئەمانەش هەروە پاوخانی برین و شوشتنی برینت ئەنجام بدا. تۆرانەوە ئەم پزیشکانە و ئەم کارمەندانەی کە لە بەشی سووتان داوام دەکەن لە هەر نەخۆشخانەیەکیان لە هەر نەخۆشخانەکی سووتان بەڕاستی ئەرکێکی زۆر قورسیان لەسرە، بەڕاستی زۆر لەگەر هەموو جیاوازیەکیان هەیە لەگەر هەموو بەشەکانی نەخۆشخانەی لەگەر هەموو بەشەکانی پزیشکی تر، بەڕاستی لە هەموو پزیشکەکان مادیترن، بەڕاستی کارمەندەکانیش لە هەموو کارمەندەکانی تر ئی بەشەکانی تری نەخۆشخانەکان یا هەر نەفسی نەخۆشخانە مادیترن، بەڵکو بۆ بگرە کرێکارەکەش ئەوی کە لەو بەشەی داوام دەکاتن زۆر مادیترە لە کریکارەکی کە لە بەشەی کە لە نەخۆشخانەی داوام دەکاتن. ڕۆژانە کە پزیشکەکان دەیبینی پزیشکی پسپۆر ڕێنمایی دەدات بە چارەسەری سروشتی، ڕێنمایی دەدات بە دانی دەرمان بۆ 24 کاتژمێری داهاتوو، ڕێنماییدا بۆ بەشی دەرونی کە چۆن لەگەڵ نەخۆشکاڵ سکەوت بکەن، ڕێنمایی دەدات بۆ ئەو کاتژمێرانێک داهاتوو چ بەرنامەیەک بۆ دەرمان و بۆ مغەزی و بۆ هەموو شتانێکە پێویستە بۆی بکرێت. ئەو کارمەندانە زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشانە دەکەن، چونکە بارودۆخی زۆر بەیان خراپە و لە لێواری مەرگدان. بۆ ڕزگارکردنی ژیانیان لە ئاسەواری ئەو ئاگرەی کە جەستەیانی داپۆشیوە، ئەو کارمەند و پزیشکانە ئەو ئێش و ئازارە لە ئامێز دەگرن و ساڕێژی برینە قوڵەکانیان دەکەن. وەختە ئەمە لێرە نەبووین تەماشا ئەو قەرەکانی ئەم پێم کرد هەمووی تکرار دەکەی باشە بەنسبەت چارەسەری سروشتی دوای ئەوەی کە تەداویەکە تەواو دەبێت نەخۆشەکە ئێش و ئازاری کەم دەکرێتەوە بەهۆی دەرزی تایبەت، کارمەندی تایبەتمان هەیە ڕاهێنراوە بۆی چارەسەری سروشتی بۆ ئەو نەخۆشە دەکات، بۆ نمونە گۆڕینی شوێنەکەی، بۆ نمونە هەڵسانەوە و پیاسەکردنی نەخۆشەکە لە شوێنی خۆی جونگەکان بجوولێنێ، کارمەندەکە پێی دەکات و فێریشی دەکات لە کاتی کە هەموو 2 ساعات جارێک ساعتێک جارێک ئەو کارمەندە سەردانی دەکات و تێدەگەینێ کە چۆن دەستی دەجوڵێنێ، پەنجەکانی دەجوڵێنێ، جونگە گەورەکانی، جونگە گچکەکانی و هەروەها سەبارەت بە خواردن و هەندێک پێداویست تایبەتێت فێری دەکات کە چۆن بیخوات. کەم پزیشک هەیە کە بەڵکو پسپۆریش وەردەگریتن لەم بوارە، بەڵام ئیشەکەی ناکە، تەحمل ناکاتن ئەم ئیشەی بکاتن، چونکە بەڕاستی تەحملێکی زۆری دەوێتن بوو کارمەندەکەش تەحملێکی زۆر دەوێتن، ئەرکەکی زۆر پیرۆزە. بەڕاستی ئەم کارمەندانە کارمەندی زۆر ئازا و لێ هاتوونە.
ناخۆشترین شت بۆ نەخۆش کاتێک کە تەداوی دەکەیت تیمار دەکرێت ئەو باندج و گۆز و با بڵێن ئەو وەکو دەڵێ شاشەکانی سەری کە پێوە نووساوە لە کاتی کە لێکردنەوەی زۆر بە ئازارە ینی وەکو چۆن مووسێک یا چەقۆیەک بە جان دادێ ئەوەندە بە ئازارە لێکردنەوەی زۆر زەحمەتە بۆیە مستەکینیان دەدەینێ شوێنەکە بە مغەزی تەڕ دەکەین اینجا بە هێواشی ینی سەبر و تەحملەکی زۆری دێ هەتا بتوانانی پارچەیەک لێ بکەوە لە بەرەوەی فعلەن بە ئازارە بۆ نەخۆشەکە زۆر زەحمەتە بۆ کارمەندەکەش زۆر زەحمەتە کە بتوانێت ئیشێک بەو سەبریە بەو تەرکیزە بەو قووەتە بکات جگە لەوەی کە برینەکە لەوانەیە تووشی هاوکردن بوو بێ بۆنی زۆر ناخۆش بێ بۆنی بێ بەسەریە ینی تحمل ناکرێ بەڕاستی ینی ناتوانم زۆر وەصفی بکەم لەبەرەوەی قورسە ینی ئەو ئیشەی قورسە ئەو کەسێک کە تەداوی بۆ دەکات بەڕاستی تحملەشی زۆری دێت تحملی هەم بۆن و ئێش و خوێن و پیسی و ئەو لێکردنەوەی ئەو بانجانە زۆر ینی زەحمەتێکی زۆر دێت داوامی ئێمە بەڕاستی تووشی مەشەقە زۆر دەبین لەبەرەوەی کاتی خەفەرن کارمەندەکانمان تووشی ئازارێکی زۆر و مەشەقەک دەبن لە بۆی خەوتنیان نییە ئەو کاتێکە ڕووداوەچیان بۆ دێ لە کاتێکی وا تنگانە زۆر هەستیارە لۆمە کەوا ئەو ڕووداوە ببینین چونکە لە ڕێژەی سوتانەکان زۆر جارە لۆمان هاتوونەکە نەخۆشەکان کەیسەکان بەڕاستی لە 100% بووە زۆر برینەکانیان کوشەندە بووە سووتان وەکو نەخۆشەکانی تر نییە زۆر بە زەحمەتە هەم لە بۆ ستافەکان هەم لە بۆ دکتۆرەکان هەم لە بۆ کە سوکارەکەشی چونکە سووتان ڕۆژانە تەداوی دەوێت هەمووی برینە ئەو برینەش وەکو تەداوێکی بەسیت نییە برێ بە 2 دقە بە 3 دقەی تەداویەکەی دەکەی تاوە دەبیت نەخۆشەیە 2 سەعات ئەمە پێوە دەبین ئێستا نەخۆشمان هەیە 180 کیلۆیە 106 کیلۆیە ئەو نەخۆشە بە چند نەفەر ئەمە تەداوی دەکەین تەداویەکەش ماشەڵای دەوێت زۆر زەخمە لەوانەیە بەس مەسرفەکەی 2-3 وەرەقە بەس مەوادی تێدا بسی بۆیە سووتان لە ڕووی ماندووبوونی وەبزانم لەو مستەشفای کارمەندەکان و دکتۆرەکان بە تایبەتی کارمەندەکان چووکە ماندووبوونەکە کارمەندێک کە تەداوی دەکەێت دکتۆر تەداوی ناکات ئەو نەخۆشانەی کە با بڵێن داخل دەکرێن لێروکانە ئازارێکی زۆریان هەیە زۆرترین با بڵێن کێشەی نەخۆشەکان ئازارە لێروکانە ئەمە دەبێت هەوڵی تاوامان بۆ بێت نەخۆشەکان تەواو بێ ئازار بن بۆ ئەمەش چارەسەری پێویستمان هەیە لە چارەسەری سەرەتاییەوە دەست پێ دەکەین تاوەکو دەرمانی با بڵێن زۆر بەهێز کە ئازاریان نەمێنێت و بە شێوەیەک بمێنەوە لێروکانە کە هەست بە ئازارەکەیان نەکەن لە ڕاستیدا پایمە وەکو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە کە بەشی سووتان لایمەیە پێمان باشە وەزارەتی تەندروستی پێداچنەوەشی بکە لە مافی ئەم پزیشکانە ئەو کارمەندانە چونکە لەبەرەوەی هەموو وەکو گوتم هەموو پزیشکە وەکو هەموو کارمەندەکە لەم بەشە دەوام ناکاتن بەڕاستی ئیمتیازاتی خۆیان دەوێت مافی خۆیان دەوێتن و حەقی خۆی دیشیان و نەک هەر لەم نەخۆشخانە بەڵکو لە هەموو نەخۆشخانەکان ئەوی سووتانی تێدایە ئەمە دیاری بەرنامەی سەربازی هونی کەناڵی کوردستان 24 بۆ کارمەند و پزیشکانی بەشی سووتانی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە پێشکەشە بە دکتۆر ئازاد.